ئیڤنتی داهێنەرانی ئایندە لە سلێمانی بەڕێوە دەچێت ئیڤنتێکی گرنگە چەند خولەکیە کاتی بەرنمەکە دەدەین بەم ئیڤنتە گفتوگوی لەبارەوە دەکەین ئیڤنتەکە چییە بۆ کێیە چەند کەس تێدا بەشدارن ئامان چییە لە ئیڤنتەکە گفتوگوی پرس و باس بابەتەش دەکەین میوانەکەمان پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر بەختیارۆبێت سەرۆکی لیژنەی ئامادەکاری ئیڤنتی داهێنەرانی ئایندە میوانمانە ئەگەر گوێ لە من بێ دکتۆر سلااوت لە بێم کاتت باش سواز بە بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ ئەم ئیڤنتە بیرۆکەی کێ بوو و گرنگی ئیڤنتەکە چییە؟ ساو لە بەڕێست و لە بینەرانیش سپاس بۆ ئەم دەرفەتە ئیڤنتی داهێنەرانی ئایندە چالاکیەکی هاوبەشی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان سلێمانی و کۆمەڵی خوێندکارانی کوردستانە ئەم بیرۆکەیە لەوە گەڵاڵی کرد کە پێشنیارمان بۆ دوولایەنی بەرامبەر وەکو زانکۆی جیهان سلێمانی و کۆمەڵی خوێندکاران کرد کە سێ کەرتی جیاواز وەکو کەرتی گشتی زانکۆی ئێمە و کەرتی تایبەتش زانکۆی جیهان و ڕێکخراوێکی پیشەیی خوێندکاران کە کۆمەڵی خوێندکارانە بتوانین بابەتێک بە وروژێنین کە پرسی گرنگی ئەمڕۆیە و پرسی گرنگی ڕۆژانەیە ئەویش چۆنیەتی نمایشکردنی داهێنانی خوێندکاران و دەرچوانی زانکۆکانی تەواوی هەرێمی کوردستان و عێراق بۆ خاوەنکارەکان و بزنسمان و سەرمایەدارەکان لەلایەک وە بۆ کەرتی گشتیش لەلایەکی تر تا لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا تاوەکو لە ڕێگەی ئەوانەوە سپۆنسەر و فەندی ئەم پرۆژانە بکرێ لە بازاری کاردا جێگەیان بکرێتەوە بۆ واقعی بچنە بواری جێبەجێکردنەوە. باشە کەواتە دکتۆر دەکرێت بڵێن ئەمە دەرفەتی هەلی کار دەڕەخسێنێ بۆ خوێندکارانە بۆ کەسانە؟ ئەتوانین بڵین ئەمە دەرفەتی زۆر باشە ڕەخسێنێ یەکەم دەرفەتی کار بۆ خۆیانە ڕەخسێنێ ئەبنە خاوەن کار خاوەنی ئەم بیرۆکانە ئەمانوێ سپۆنسەر بۆ بیرۆکەکانیان بدۆزینەوە لە بیرۆکەی پرۆژەوە بێ بە پرۆژەیەکی کردداری خۆیانە بنە خاوەن کار لەگەڵ هەبوونی کار لای خۆیان و خاوەنددارێتی کار چەندین هەلی کار لە هەر پرۆژەیەکدا ڕەخسێنراوە بۆ دەرچوان و خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ئەمەش دەرگایشی تر واڵاکە کە چیتر گەنجەکانمان تەنها چاوەڕێەوە نەکەن خۆیان دابمەزرێن بەڵکو بتوانن خۆیان ببن بە خاوەن کار و هاوکاری گەنجی ترش بکەن دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنن. بیرۆکی کارەکە هیچ کێیە و ئایا ما یەکەم خولیەم ئیڤنتەیە چەند جاری تر ئەنجامدراوە ئایا ئەنجامەدرێت لە ئایندەدا؟ بە تەواضعەوە بیرۆکەی کۆی ئیڤنتەکە بەندە گەڵاڵەی کرد و پێشنیاری بەڕێزان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و سەرۆکی زانکۆی جیهان سلێمانیم کرد دوجارش گفتوگۆم لەگەڵ کۆمەڵی خوێندکارانە کرد بۆ پشگیریکردن و سپۆنسەرکردنی ئەم ئیڤنتە بە سپاسەوە هەر سێلایەن شەرەفی سەرپەرشتیکردنی لیژنەکانی ئامادەکاری ئەم ئیڤنتیان بە بەندە بەخشی ئامانزم پێشانگاو لەم ئیڤنتە ئەوەیە کە جیاواز لە ئیڤنتەکانی تر تەنها نمایشکردنی پرۆژە نەبێ بەڵکو و دوجارش لە دوای نمایشکردن بڵین فلانە پرۆژە یەکەم بۆیە ئەوی تریان دووەم بووە یا سێم بووە ئامانزم جۆرە ئیڤنتی ئێمە جیاوازە هەموو پێشانگا و ئیڤنتێکی تر ئەوەیە کە پرۆژەکان لە ئەمڕۆی ئێمە خاوەنددارێتی ئەوەیان بۆ ئەکەین کە هەوڵە دەین سپۆنسەر و فەندیان بۆ بدۆزینەوە پرۆژەکان بچنە بواری کردداریەوە نەکبین ئێمە ئەم پرۆژانە 50 پرۆژەن لە 490 پرۆژە لە سەرتاسەری عێراق و لە دوو زانکۆی چینیشەوە پرۆژەمان بۆ هاتووە ئێمە ینی قدرەتی ئەوە بە خۆمان نادەین و هیچ کەسێکیش توانای ئەوەی نییە لە ناو 50 پرۆژەی زۆر داهێنەرانەدا کە لە 490 پرۆژەوە وەرگیراوە بڵێن وڵا هەموو پرۆژەیەک فلان یەکەمە و دووەمە نەخێر هەر 50 پرۆژەکە یەکەمە بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە ئەلم 50 پرۆژە لە بواری جێبەجێکردنەوە و فەند و سپۆنسەریان بۆ پێیان دکتۆر پرۆژەی زۆر سەرنجڕاکێش بە نسبەت خۆشتەوە ینی پرۆژێکی ئایندەیش بێ و تۆ بە گرنگت زانی بێ کامە بوو بەلاتەوە ڕەنگە ینی خۆش نەبێ ئێستا بڵێ ئەمەیان مناڵم کامە یەکەمەیە دۆمە بەڵام پرۆژی سەرنجڕاکێش کامە بوو بەلایی ئێوەوە من وەکو خۆم هەر 50 پرۆژەکە سەرنجڕاکێشن
لەبەرەوەی وەکو کوردوتنی وەکو مناڵی خۆمان پەروەردەمان کردوون ناتوانم جیاوازی لە نێوان هیچ کام لەو 50 پرۆژەیە بکەم بەڵکو هەر 50 پرۆژەکەشتی نوێگەری و داهێنانی تایە بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشی منە ئەمڕۆ سێمانی جاریشی تر بۆیەوە منبەری کۆکردنەوەی ڕنگ و دەنگ و شێوە جیاوازەکانی ناو هەموو عێراق ئەمڕۆ نوێنەرایەتی ئەو بەشداربووانە لە 50 پرۆژەکە نوێنەرایەتی 8 پارێزگای عێراق و 2 پارێزگای ناوچینەکەن ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە سەرڕای داهێنانەکان خاڵێکی تر کۆی بەشداربووەکان ینی ئەو 50 بەشدار بووە لە گەنجانن کە ئەمەش خاڵێکی تری پۆزەتیڤانی ئیڤێنتەکەیە کە ئێمە چۆن بتوانین خزمەت بە گەنج و توێژی گەنجان بکەین بۆیە من ناتوانم ئەوە بڵێم کە کامیان لە کامیان گرنگترە لای نەتەوێ بیڵێ بۆی ئەو جیاکاریە دروست نەبێت دوای بڵێن دکتۆر بەختیار فلان پرۆژەی زۆر بەلاوە جوان بوو دکتۆر پرۆژەکان دەڵی لە شارەکانی دیکە عێراقی شەوەن ئێوە فەندیان دەکەن ڕەنگام پرۆژەیە بۆ لەیەکێک لە پارێزگا عێراقیەکان بۆ نمونە جێبەجێ بکرێ ئایەوە فەندە بوو ئەوانیش دەکەن یان چۆنە ئەوە هەمووی مەرجە لێرە بێ لە سلێمانی بیالارێمی کوردستان بێت ئەجا خۆشببختانە ئەمڕۆ ئیڤێنتەکە بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی و حزبی لە عێراق لە حکوومەتی فیدرالی عێراقی فیدرال و لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانشەوە و جگە لە مؤسساتی ئەکادیمی بەشداریان هەبوو جەنابی وەکیل وەزیری وەزش و لاوان لێرە بوو چکە چەندی پرۆژەی بابەتی گەنجان و وەرزشیشی تیا بوو بەڕێزان چەندین سەفیر ئەمڕۆ ئامادە بوون کە پشتیوانی خۆیان بۆ تەواوی پرۆژەکان لە زاخۆ بۆ بەسڕا دووپات کردەوە جیاوازی لە نێوانی شارێ ناکەین سەرڕایبوونی ئەم بەرپرسانە لە کەرتی گشتی ئێمە بانگشتی سەرجەم کۆمپانیەکانی کەرتی تایبەتمان کردو بە ئامادەبوونی ژووری بازرگانی کە هاوبەشێکی زۆر باشمان بوو لەم ئیڤێنتەیە چەندین مانگە ئێمە لە گفتوگویان لەگەڵیانە لە ڕێگەی بەڕێزیانەوە هاوکاری تەواو کراوین بۆیە سەرمایه‌دارەکان و کۆمپانیەکان لێرە ئامادەیان هەبوو و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە تایبەتمەندن بە فەندکردن و سپۆنسەرکردنی ئەم جۆرە پرۆژانە لێرە بوونیان هەبوو بۆیە جیاوازی لەوە ناکرێت کە سپۆنسەر یا فەندی پرۆژەیەک بدۆزینەوە پرۆژەکە لە بەسڕا بێ یا لە بەغا بێ یا لە هەولێر و سلێمانی بێ بۆ ئێمە جیاوازی نیە گرنگەوەیە تا چەند ئەو کۆمپانیانە قەناعەت پێێنین یا خودە و ڕێکخراوە نێودەوڵەتیانە قەناعەت پێێنین و کەرتی گشتی یا بڵێن بەرپرسانی حکومی بتوانن ئەم پرۆژە داهێنەرانە بکەنە داهێنانانە بکەنە بواری جێبەجێکردن و لە شارە جیاجیەکانی عێراقا خزمەت بە دانیشتوانی ئەو شوێنانە بکە. دکتۆر دەست خۆش بێت چ شتێک ماوە من نەمکرد بێ بە پرسیار پێم پێ نەبێت لەسەر ئیڤێنتەکە تۆ بتێ باسی بکەی فەرموو. من سپاسی ئەم دەرفەتەی بەڕێستانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان هیوادارم جاریشکە جەخت لەواکەمەوە گرنگی بەتوانە و لێ هاتووی خوێندکارانمان بدرێ بە دەرچوانمان بدرێ چکە ئەو توانایانی ئەمڕۆ ئێمە بەدیمان کرد و بینیمان هیچی لەو توانایانەی خەڵکان و وڵاتە پێشکەوتەکانی دەرەوە کەمتر نییە بگرە زیاترە بۆیە دەستخۆشی مەیە بۆ هەمولایەک. دکتۆر پرۆفسۆر یاری دەدەر دکتۆر بەختیار بێت سەرۆکی لیژنەی ئامادەکاری ڤێنتی داهێنەرانی ئایندە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس دەست